پیشکی داوای لبردن لهمو بینرانی چنلی خوتان که چنلی بدسنانی پاره لانترنیتا دکم چون که ماوی در روژه ویدیوم اپلود نکر بو امرو یکم ویدیو لبشی هفتم دست پیدا کن و گرینگترین بابت بوه و باسکم که ویب تریه. ویب تری جهان کنوی عزیزان جهانی اینترنت ها و جهانی متاورس که تازه هاتوتا ناو اینترنت و لم ویدیو دا باسی گرینگی ویب تری و هر وها جهانی متاورس که پیوسته به جهانی کریپتو و دکم بووی زانیاری ایوه لبواری متاورس و هر وها ویب تری ببامه سروه بووی لم بابت ایوش جه بیس بن و هر وها زانیاری زیادتر ور بگرن بینری ام ویدیوی بن تا کوتای ویدیو که بپیش میخن چون که زور باسه کی گرینگه بووی لدهاتو دا پیشنگ بن لجهانی متاورس. بنامی خواه سلام هاوران هیوام لهر شینه بن ساخو سلامت و تندروز بن انشاءالله. برزان دیسان اومنی هات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بدسنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدسنانی پاره لانترنت با او برزانه که یکم جارو چنلی بینن لیره چنلی بدسنانی پاره لانترنت که من نیهات معین هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاو کموه که ایوه بی برانبر دتوانن دراوه الکترونیکان و هر وها دولاری امریکی بدست بهینن بو اوی ایوه هیچ اکل ویدیوکانی دهاتو لدست ندن که من بلاویانه کموه چنلکه سابسکرایی بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک اپلود هکم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیوکان ببینن. بله عزیزان هر وکو لبیداتی ویدیوکان به ایوه بود امرو دموه بابته که زور گرینگ بو ایوه باز بکم که جهانی متاورسه که لرابردو ده هر وکو ده ناناو چنلکه من لویدیوی که باسی متاورسم کردوه که متاورس چیه و چه گرینگیه که دبه لدهاتوی همو مروایتی و دهاتوی ایمه بواوی ایمش براستی بزانیم که متاورس چه قازانجک یا خود چه ضررکیش بو ایمه دبت که ایمه زیادتر باسی لایانی سود بخشکی دکین لم ویدیوی دا چون که براستی متاورس شتیکه که تازه هاتوه لجهانی اینترنت ها و ربطه به کریپتوکارنسی و براستی اگر ایوه پیشنگ بن لم تکنولوژیایی و هر وها پیشنگ بن ل تکنولوژی متاورسا براستی دتوانن ل دهاتو دا جیانی خوتان مسوگر بکن و هر وها دتوانن لری متاورسا و که ببیتا پیشی اصلی خوتان واتا پیوستی تان به هیچ معاشق یا خود هیچ کاری که اداری نبید و بتوانن لری متاورسا و براستی جیان تان بگورن و لری متاورسا و به دولمت. برایزان هر وکو دزانن که متاورس هر وکو دو سباره کما و که جهان کنوی لبواری کریپتوکارنسی و هر وها بگشتی لبواری اینترنت که کردکراوی ویب تریه. ویب تری واتا عزیزان اینترنتی سیم یا خود ویبی سیم که براستی ام بابت زور گرینگه بووی ایوش آگادار بکم ولی جهانی متاورس. برایزان هر وکو ازانن که لجهانی متاورس ایوه دتوانن بچن زوی بکرن یا خود NFT بکرن ولی ری NFT اکان تانوه بتوانن بووی سرمایهی به دست بهنن که همون ربطه به جهانی متاورس و متاورس واتا شتی که لری اینترنت و تو بونمونه تو زویه که تیه لفیزیکیا که لجهانی امروکا ایمه تیداده جین بلهم بالعکس و تو دتوانی لری اینترنت و لری متاورس و زویه که تبی و لم پارچه زویه که به شیوه دیجیتالی تیه بتوانی براستی چندین کاری که انجام دی بووی به همان شیوه فیزیکی که لدنیا ایمه زوی من هیه به همان شیوه لدنیای متاورسش تو زوی تبه و گرینگیه که اوی عزیزان که او زویه که تو لتکنولوژی متاورس هیتد براستی هنده جار دگه تحدی اوی که 10,000 برانبر حتی که 20,000 برانبر نرخی ام زویه که دیجیتالی تیه گرانتر به او زویه که لواقعیتا هیتد لدنیای فیزیکی چونکه براستی ایمه بمانوه یا خود نمانوه عزیزان دنیا برای تکنولوژی اچه و
هەر وەکو لە ساڵانی ڕابردوومان بینی کە ڤایرۆسی کۆڕۆنا بووە سەبەبی ئەوەی کە بەڕاستی ئەم پرۆگرامانە و ئەم تێکنۆلۆژیای پەرە بسەنێ و زیاترین خەڵک ڕوو بکاتە مێتاڤێرسەوە بۆ ئەوەی بەڕاستی کاتێک کە تۆ لە ماڵەوەی توان ناتوانانی بچیتە دەرەوە و نەخۆشی کۆڕۆنا کاروەکو گوتم بووە سەبەبیەوەی کە ئەم شتانە بەڕاستی لە تەکنۆلۆژیای ئەمڕۆ و لە وێبتری ئەمڕۆ بڵاو ببێتەوە. زۆر کەس لەوانەیە لێوە بپرسێ کە ئایا گرنگی زەوی مێتاڤێرس یاخود زەوی دیجیتال چییە؟ بەڕێزانم زۆر بازارێ ئۆنلاین بازارێکە کە بەڕاستی بەبێ هیچ لایەنێک لە واتە لایەنی ئەو کەسەی کە لە جیهانی دیجیتال ئۆنلاین بازارێ ئۆنلاین کارەکە زۆر جا دیار نییە کە چ کەسێکە و هەروەها گرنگیەکەی ئەوەیە کە هەر شتێک کە تۆ لە بواری کریپتووە نەقلی جزدانی پارەیەکی ترەکە یاخود کەسێکی تر بەرامبەرەکەت شەرت نییە کە کەسەکە بناسیت یاخود لە ڕێی بانقێکەوە بێت ئەمە بە شێوەی بلوکچینە و ئەم شتە ئەنجام ئەدرێ و گرنگی زەوی دیجیتالی شەوەی ئازیزان کە بۆ ئەوەی کە ئەگەر تۆ پارچە زەویەکەت لە مێتاڤێرس هەبێ شەریکەکانی گەورە وەکو ئایفۆن وەکو سامسونگ و هەروەها شەریکەکانی وەکو مارسێدس و بیێم و شەریکە گەورەکانی تر حتا شەریکە گچکەکانی تر دەتوانن بێن لە ناو زەوی تۆ بوو نمونە کرەی کە زەویەکەت بەکرێ بدەیت و ئەوان ڕێکلامی خۆیان بە شێوەی ئۆنلاین لە ناو زەویەکەت دابنێن بۆ ئەوەی بەڕاستی لە ڕێی زەویەکەتەوە و لە ڕێی ئەو تەکنۆلۆژیای مێتاڤێرسەوە زیاترین بینەر و هەروەها زیاترین مشتری بۆ خۆی ڕابکێشێ بۆ ئەوەی بتوانێت بە هەمان شێوەی ئۆنلاینیش ساوارەی بفرۆشێ مۆبایلی بفرۆشێ و هەر شتێکی تر ئازیزان هەر بابەتێکی تر کە پەیوەست بێ بە ئۆنلاینەوە واتە جیهان لە گۆڕانکاریەکی زۆر گەورەدایە ئازیزان چونکە هەموو شتێک دەبێت بە تەکنۆلۆژیا هەموو شتێک دەبێت بە ئینتەرنێت و هەموو شتێک دەبێت بە مێتاڤێرس واتە زۆر گرنگە کە ئێمە فکر لە داهاتووی خۆمان بکەینەوە کە ئێستا من ئەم ڤیدیۆی بۆیەوە دروستەکەم چونکە بەڕاستی هەموو شتێک لە گۆڕانکاریدایە و ئێمە لە ڕێی مێتاڤێرسەوە دەتوانین بەڕاستی زەویمان هەبێ و NFTمان هەبێ بۆ ئەوەی بتوانین لە ڕێی مێتاڤێرسەوە سەرمایەی بەدەست بهێنین کە گرنگترین شت بۆ ئەوەی تۆ لە بواری مێتاڤێرسا کار بکەیت ئازیزم یەکەم شت تۆ پێویستیت بە جزدانێکی پارەیە پێم وایە لە کوردستان چ مالێک نییە کە جزدانێکی پارەی نەبێ چکە بەڕاستی هەموو کەس لە بازاری کریپتو تێگەیشتون و هەموو کەس دەزانن کە کریپتو چییە و زۆر کەسان کە ئەم دراوانەی هۆڵ دەکەم بۆ ئەوەی لە داهاتوودا بەڕاستی لە ڕێی کریپتوەوە ببن بە دەوڵەمەند واتە ئازیزان گرنگترین شت بوو مێتاڤێرس و جیهانی مێتاڤێرسەوە یەکە تۆ پارچە زەویەک دەکڕیت کە مەرجەکەی ئەوەیە کە تۆ جزدانێکی پارەت هەبێ کە گرنگترینیان مێتامەسکە و من ڤیدیۆشم دروست کردە لە ناو چەنێلە هەیە ئێوە دەتوانن بچنە ناو چەنێلە بۆ ئەوەی مێتاڤێرس جزدانی پارەکەی دروست بکەن و لە ڕێی جزدانی پارەوە کانێک بن بە مێتاڤێرسەوە ئازیزان چەندین بابەتی تر هەیە لە بواری مێتاڤێرسا کە دیسنترالند یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی زەوی و هەروەها ئاپلاند کە من ڤیدیۆم دروست کردووە و ساندباکس کە ئێستا ئەرزانترین زەوی لە ساندباکسە هەتاکو 2000-3000 دلاریش دەڕوە و بگرە لە ناو خودی ساندباکس زەوی هەیە کە زەوی مێتاڤێرسە هەتاکو 60 ملیۆن دلاریش دەڕوە بزانن ئازیزان کە گرنگی مێتاڤێرس چییە ئێوە دەتوانن لەو پرۆژانە بەشداری بکەن کە بەڕاستی ئێوە بە سەرمایەکی کەم بچن لە پرۆژە نوێیەکان بەشداری بکەن بە سەرمایەکی کەم زەوی بکڕن بۆ ئەوەی بەڕاستی لە داهاتوودا هەر وەکو لە ناو ڤیدیۆەکەم بۆیەوە باس کرد بتوانن لە ڕێی ئەم بێتریەوە و جیهانی مێتاڤێرسەوە بەڕاستی ژیانتان بگۆڕێ و زیاترین قازانج بکەن و ئەگەر ئەم ڤیدیۆ ئازیزان بگاتە 200 لایک و هەروەها 100 کامنت من دەتوانم باشترین پرۆژەکان بۆیەوە لە داهاتوودا لە بەشی هەفتەم بۆیەوە ڤیدیۆ دروست بکەم بۆ ئەوەی ئێوەش بەشداری بکەن لە هەرزانترین پرۆژەکانی مێتاڤێرس و زەوی بکڕن و داهاتووی خۆتان مسوگەر بکەن ئازیزان بۆ ئەوەی من ڤیدیۆەکەی درێژ نەکەمەوە لێرانە کۆتایی بە ئەم بەشە دێنم و بەشی مێتاڤێرس من دەتوانم زیاترین ڤیدیۆ بێەوە دروست بکەم لەسەر بواری مێتاڤێرسا و هەرزانترین پرۆژەکان کە ئێستا هەن و ئێوە دەتوانم بەشداری بکەن و لە چەند ساڵی داهاتوودا بوو ئەوەی
او زویانه او پارچه زویه دیجیتاله که هیتانه براستی به چندین چند صد هزار دلار و چند میلیون دلار زویه کانتان بفروشن. بله عزیزان لیرانه کوتاهی بم ویدیوی دینم ببورن که هر وکو دوباره یکم که چند روزیک نبوم لما خوش هر وکو جارن دست به ویدیو کان نکم و هفتانه روزانی شمه دوشنبه چهارشنبه و هینی بوی و ویدیو لناو چنلی خودتان چنلی بدسنانی پارل انترنت آپلود یا خود پخش حکم. هر رخ نکام بسیاری که بولجیر ویدیو علی چنلی یوتیوبون بنووسن من بچه وان جوابتان ادموه تا ویدیو یکیتر، وبسایت یکیتر، اپ یکیتر و هر و برنامه یکیتر هموتان بخواه گورس پیرم خواه یار و پناهی ایوه بید خواه تان لگل.